زیاتر بۆ گوازنەوەی سەرباز و فیشەگ و تەقەمەنی و ئەو جۆرە شتانەی بەکارەهێنا هەر وەکو جەنابەت فەرمووت لاپەڕەیەکی ڕەشی هەیە چونکە ئام سیارانە 1970 کوردی ئەنفال کرد کە بردیانە نەگرەت سەلمان و منتیقەی عرعار و ئەوانە. ئیڤا سیارەیەکی ئەڵمانیە لە دوای جەنگی جیهانی دووەم کە ئەڵمانیا دابەش کرا دیواری بەرلینیان دانا بەرلینیان کردە دوو کەرتەوە ڕۆژئاوا و ڕۆژ هەڵات. ناوەکەی ئەڵمانیە زۆر کەس وازانێ کە بەناو ئیڤە براونەوەیە دەستگیرانەکەی هتلەر بەڵام نەخێر خۆی بەناو ئیڤە براونەوە نییە. کۆمپانیایەکی ئەڵمانیە هی ڕۆژهەڵات ناوەکەی بە ئەڵمانی زۆر درێژە ڕاستی ناتوانم لە بەریکەم ئەڵمانیش نازانم بەڵام پێک هاتووە ڕێنگ بێ لە شانزەکردن زۆر ماشەڵڵا بەس ئەڵمانی زەحمەتە ئینگلیزیەوەوانم پێ بڵێ بەڵێ یەکەم پیتی وشەکە بە PTI دەست پێەکە وشەی دووەم پیتی یەکەم و دووەمی بە FA دەست پێەکە لەبەرەوە کورتکراوەی ئەو کۆمپانیایە ئیڤا. عێراق طبعا ئەمە دوو جۆر مۆدێلی هەیە W50 L60 هەیە کە عێراق هێنای لە 1970 هاتە عێراقەوە ئەم سیارەیە 1970 یەکەم وەجبەی ئەم ئیڤایانە هاتە عێراقەوە. عێراق ئیڤا ژمارەی زۆری هەبوو عێراق 72200 سیاری کڕی لەم ئیڤایە لەمە 72200 سیارەی ئیڤای کڕی لە جۆری W50 L60. ئەم کۆمپانیای لە 1990 تا بڵین دیواری بەرلین کە نەما ئەڵمانیا بۆ یەک ڕۆژهەڵات و ڕۆژئاوا نەما کۆمپانیاکە دوای 2 مانگ دایخست لەبەرەوەی کڕیاری نەبوو عێراقیش بۆ ڕێژە زۆرەکە باڵێ.